لە دوایین کۆنگرەی 190 وڵات تایبەت بە گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی زەوی زیاتر لە 40 وڵاتی جیهان بڕیاریاندا دەستبەرداری بەکارهێنانی خەڵوزی بەردین بن. نوێترین لێکۆڵینەوە نێودەوڵەتیەکان ئەویان ئاشکرا کردووە کە وڵاتی چین بەرپرسیاری یەکەمە لە گەرمبوونی زەوی و پیسبوونی ژینگە بەوەی لەسەر ئاستی جیهان سەرچاوەی دەرپەڕاندنی 1/3 گازی دووەمۆکسیدی کاربۆنە بۆ ناو ژینگە. لەگەڵ ئەوەشدا هاوشانی هندستان و ئوسترالیا و ئەمریکا ئامادە نەبوو لە 26هەمین کۆنگرەی کەشوهەوادا ڕێککەوتن نامەی کەمکردنەوەی بەکارهێنانی خەڵوزی بەردین واژۆ بکات. لە کاتێکدا خەڵوز سەرچاوەیەکی سەرەکی دەرپەڕاندنی گازە مەترسیدارەکان و گەرمبوونی زەویە. هەریەکە لە چین و ئەمریکا و رووسیا و هندستان بە گەورەترین پیسکەری ژینگە و دەرپەڕێنەری گازی دووەمۆکسیدی کاربۆن دادەنرێن. بە پێی ئامارەکانی ساڵی 2019 چین 11535 مێگاتەن و ئەمریکا 5107 مێگاتەن و یەکێتی ئەوروپا و بەریتانیا 3304 مێگاتەن و هندستان 2597 مێگاتەن و رووسیاش 1793 مێگاتەن لە گازی دووەمۆکسیدی کاربۆنیان لە سروشدا بڵاو کردووەتەوە کە هەر مێگاتەنێک 1 ملیۆن تەنە. دوای ئەوەی ساڵی 2019 بەهۆی سەرهەڵدان و تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆناوە زۆرینەی چالاکیە پیشەسازیەکانی جیهان ڕاگیران، بەڵام لە ئێستادا و بە پێی دوایین لێکۆڵینەوەی کۆمەڵی نێودەوڵەتی هاوسەنگی کاربۆن دەرپەڕاندنی گازی دووەمۆکسیدی کاربۆن و گازە پیسکەرەکانی ژینگە لەم ساڵدا گەڕاوەتەوە ئاستەکانی پێش سەرهەڵدانی کۆرۆنا. بە پێی ئەو لێکۆڵینەوەیە کە بە هاوکاری 7 پەیمانگا لە 5 کیشوەری جیهاندا ئەنجام دراوە، بەم نزیکانە ڕێژەی گازە پیسکەرەکان بەرەو زیاتربوون دەچێت بە زیادبوونەوەی گەشتە ئاسمانی و زەمینیەکان. شارەزایانیش دەڵێن مرۆڤایەتی تەنها 11 ساڵی لە بەردەمدایە بۆ ئەوەی ڕێژەی کاربۆن لە ژینگەدا ئاسایی بکەنەوە، ئەگەرنا قەتیزبوونی گەرما دەگاتە ئاستێک کە گەڕانەوەی بۆ ئاستی پێشوو ببێتە مەحاڵ. لە دوایین کۆنگرەی تایبەت بە گۆڕانی کەشوهەوا و گەرمبوونی زەوی کە پێنجشەممە کۆتایی بەکارەکانی هێنا، 42 وڵات واژۆیان لەسەر ڕێکەوتن نامەی بەکارنەهێنانی خەڵوزی بەردین لە پیشەسازیدا کردو. 18 وڵاتیش بڕیاریاندا کە چیتر کارگەی نوێ بنیات نەنێن کە بە سوتەمەنی خەڵوزی بەردین کار بکات. هەروەک کواسی کارتینگ ڕاوێژکاری ئابووری و وزەی بەریتانی ڕایگەیاند کۆتایی خەڵوز نزیک بووەتەوە و بە پێی ڕێکەوتن نامەکەش بە هاتنی ساڵی 2030 سەرجەم وڵاتە پیشەسازیە گەورەکان و لە 2040ش وڵاتە هەژارترەکان بە یەکجاری دەست لە بەکارهێنانی خەڵوزی بەردین هەڵدەگرن. ئەمەش لە کاتێکدایە تا ئێستا گەورەترین وڵاتانی بەکارهێنەری خەڵوزی بەردین کە هاوکات سەرەکی ترین هۆکارن بۆ پیسبوونی ژینگە و گەرمبوونی زەوی ئامادە نەبوون دەستبەرداری بەکارهێنانی خەڵوز ببن و ئەمەش کاریگەری خراپی بۆ سەر ڕێکەوتن نامەکە و جێبەجێکردنی خاڵەکانی دەبێت.